ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتە واڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران. ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوانگوستەری ئیلام لە تاران. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنە لەسەر مەزاری محەممەد کەریم ئەفشار. کوژرانی گەنجێکی خەڵکی قەسری شیرین بە تەقەی هێزەکانی ڕەژیم. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەقز. بەڕێوەچوونی جەلەسەی دادگایکردنی 6 چالاکی کرێکاری سنە. سەردانی بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینا لەلایەن وریا غەفوری. گوشاری وەزارەتی ئیتلاعات بۆ حسێن شێرزاد لە تورکیا. ماڵاوایی لە ژیانی لایەنگرێکی کۆمەڵا لە گوندی دادانە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە تاران و ناڕەزایەتی کرێکارانی معدەنی ئاخدەڕا لە مشکین شار. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژەی دووشەممە 17 بەفرامبەر خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی سنە، کرماشان، بیجار، ورمێ، ئیلام، تاران، ئیسفەهان، ئەهواز، ڕەشت، شاری کورد، خۆڕەماوە، عێراق و شیراز دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. دووشەممەی هەموو هەفتەیەک خانەنشینکراوانی مخابەرات لە بەردەمە و ڕێکخراوەیە ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە. خانەنشینکراوانی مخابەرات لە کۆبوونەوەکانیان داخوازیاری پێدانی مەزایە دواخراوەکان، زیادکردنی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی هەقدەست. ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوانگوستەری ئیلام لە تاران. ڕۆژی دووشەممە 17 بەفرامبەر کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوانگوستەری ئیلام لە بەردەم هۆڵدینگی کەنداوی فارس لە تاران کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. ماوەی چەند مانگە کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوانگوستەری ئیلام هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم ئۆستانداری و شرکەت خۆپێشاندان دەکەن، بەڵام هیچ ناوەندێکی پەیوەندیدار بەدەم داخوازیەکانیانەوە نەچووە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی پێترۆشیمی ئەرغەوانگوستەر بە بیانووی تەواوبوونی بەشێک لە پرۆژەکە کۆمەڵێک کرێکاریان بێکار کردووە. لە حاڵێکدا کرێکارانی بێکارکراو چەند ساڵ پێشینەی کاریان بووە و هێشتا بەشێک لە داخوازیەکانیان پەرداخت نەکراوە. شایانی باسەکە لەو ماوەیەدا چەند کرێکاری و ناوەندە سەنعەتیە بەهۆی دۆخی خراپی پیشەی و معیشەتی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنە لەسەر مەزاری محەممەد کەریم ئەفشار. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 17 بەفرامبەر بنەماڵەی دادخوازەکانی شۆڕشی ژینا لەسەر مەزاری محەممەد کەریم ئەفشار لە تێکۆشەرانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و ڕێزیان لە فیداکاریەکانی گرت. محەممەد کەریم ئەفشار خەڵکی گوندی ئاوێهەنگی سەر بە شاری سنە بوو کە لە سەردەمی شۆڕشی ژینا و مەراسمی چلەی گیانبەختکردوواندا بریندار کرا. ناوبراو پشتیوانی بنەماڵەی گیانبەختکردووان و بریندارانی ئەو بزوتنەوەیە بوو و ڕۆژی یەکشەممە 17 بەفرامبەر بە هۆکارێکی نادیارگیانی لەدەستا. ڕۆژی دووشەممە هاوکات لەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی محەممەد کەریم ئەفشار بنەماڵە دادخوازەکانی شاری سنە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرت. کوژانی گەنجێکی خەڵکی قەسری شیرین بە تەقەی هێزەکانی ڕەژیم. شەوی یەکشەممە 16 بەفرامبەر هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم هەڵیان کوتایە سەر بازاڕچەی مەرزی پەروێزخان و گەنجێکیان بە ناوی محەممەد عەزیزی بە دەستڕەژی گول لە کوشت. بە پێی زانیاریەکان هەفتەی ڕابردوو هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم جارێک هەوڵی دەست بەسەرکردنی محەممەد عەزیزیان لە بازاڕچەی مەرزیدا بوو، بەڵام سەرکەوتوو نەبوون. شەوی یەکشەممە
سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بۆ جارێکی دیکە هێرشیان کردە سەرە و گەنجە و ڕاستە و خۆتەقیان لێ کردووە و کوشتویانە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی وەزارەتی ئیتڵاعات لە تەرسی کۆبوونەوەی خەڵک نەخۆشخانەی قەسری شیرینیان گەمارۆداوە و جگە لە بنەماڵەی محەممەد ڕێگەیان نەداوای هیچ کەسێک چاوی بە تەرمەکەی بکەوێت. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەقز. ڕۆژی یەکشەممە 16 بەفرامبەر کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی ئومید ئەفروزە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری باسامی سەقز بریندار کراوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری باسامی سەقز کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەردەستڕەژی گولە و لە ئەنجامی و هێرشەدا. کۆڵبەرێک بە ناوی ئومید ئەفروزە خەڵکی بۆکان بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی 6 چالاکی کرێکاری سنە. ڕۆژی یەکشەممە 16 بەفرامبەر جەلسەی دادگایکردنی 6 چالاکی کرێکاری شاری سنە لە دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بەڕێوەچوو. ماوەیەک لەمەوبەر 6 چالاکی کرێکاری و ژینگە پارێزی شاری سنە بە ناوەکانی ئەقباڵ شەبانی، فەردین میرەکی، سەید خالد حسێنی، شەیس ئەمانی، سوسان ڕازانی و جەماڵە سەدی هاوڕێ لەگەڵ فەرشید عەبدوڵڵاهی باوکی دادخوازی هومەن عەبدوڵڵاهی لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابی شاری سنە بانکێش کرابوون. بە پێیزانی یاریەکان دەستگای قەزای ڕژیم ئەو 7 چالاکە مەدەنیەی بە تەبلیغ دژی نظام و تێکدانی بیرروڕای گشتی تۆمەتبار کردووە و ڕۆژی یەکشەممە بەرگریان لە خۆیان کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هەر 7 کەسەکە پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقا ئازاد کراون. سەردانی بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینە لەلایەن وریا غەفوری. وریا غەفوری یاریزانی ناسراوی فوتباڵ و خەڵکی شاری سنە ڕۆژی دووشەممە 17 بەفرامبەر سەردانی کۆمەڵێک لە برینداران و بنەماڵەی دادخوازەکانی شۆڕشی ژینای کرد. ماڵپەڕی بنەماڵەی هەمیشە زیندووە میرمێهدی فەڕۆخیپور وێنەکانی دیداری وریا غەفوری لەگەڵ بنەماڵەکەی و باوکی دادخواز مێهرداد ئاقا فەزلی، فەرزین معروفی و دوو برینداری شۆڕشی ژینا بە ناوەکانی حسێن نادربەیی و مەتین حەسەنی بڵاو کردوێتەوە و ڕای گەیاندووە کە پێکەوە بەهێزترن. گوشاری وەزارەتی ئیتلاعات بۆ حسێن شێرزاد لە تورکیا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم گوشاری بۆ حسێن شێرزاد بەندکراوی سیاسی پێشوو کە ئێستا لە تورکیا دەژیت هێناوە و هەڕەشەی کوشتنیان لێ کردووە. حسێن شێرزاد چالاکی مافی مرۆڤ و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی تیکاب دەنگی دادخوازانی خەزەڵوەری 98 و دەست بە سەرکراوان و گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بە تایبەت بنەماڵەی هەمیشە زیندوو مێهران ئەکرەمی کە لەژێر ئەشکەنجەدا گیانی بەخت کردبوو بووە. ناوبراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەزەڵوەری 98 دەست بەسەر و بۆ ماوەی چەند مانگ لە زیندانی میاندووە و بە سەختی ئەشکەنجە وازاردرا. ساڵی 99 هەتاوی بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ خۆپێشاندانی نایاسایی و تونند و تیژی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی بە 2 ساڵ زیندانی تعزیری و 1 ساڵ زیندانی تعلیقی محکوم کرا. ئەو چالاکە مەدەنیە ساڵی 1400 بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات بۆ هەرێمی کوردستان کۆچەکات و ماوەیەک دەست بەسەر دەکرێت. پاش ئازادبوونی جارێک هەوڵی ڕەفاندنی ئەدەن ناچارە بێت دەگەڵ بنەماڵەکەی بۆ وڵاتی تورکیا کۆچ بکات. ماڵاوایی لە ژیانی لایەنگرێکی کۆمەڵە لە گوندی دادانە. ڕۆژی دووشەممە 17 بەفرامبەر 1403 هەتاوی لایەنگرێکی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە ناوی محەممەد موراد زەمانی دادانە لە تەمەنی 72 ساڵیدا کۆچی دوایی کرد. کاک محەممەد موراد کەسایەتێکی ناسرا و زەحمەتکێش هەروەها کرێکارێکی وشیار بوو. کاک محەممەد لە ساڵی 1360 هەتاوی دەیان جار بە بیانووی هەبوونی براو ئامۆزایەکی لە نێو ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵا زیندانی و ئەشکەنجە کرا. ساڵی 64 هەتاوی لەگەڵ بنەماڵەی مامی ناچار بە کۆچی زۆرەملێ لە گوندی دادانەکران، بەڵام بەهۆی خۆڕاگری خەڵکی گوندەکە سپای پاسداران پاشەکشەی کرد. دووبارە کاک محەممەد و بنەماڵەی مامی بۆ جارێکی دیکە توانیان لە دادانا نیشتەجێ بن. کاک محەممەد جێگەی متمانەی خەڵکی ناوچەکە بوو و تا دوا هەناسا بە ئامانجەکانی کۆمەڵەوە وەفادار مایەوە.
شایانی باسە کە تەرمی کاک محەممەد مراد لە گوندی دادانە و بە بەشداری سەدان کەس لە خەڵکی ناوچەکە و گوندەکانی دەوروبەری بە خاک سپێردرا. مانگرتنی 1000 کادری دەرمان لە هەرێمی کوردستان. ماوەی زیاتر لە 1 مانگە 1000 کادری دەرمانی قەراردادی لە هەرێمی کوردستان دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی مانیان گرتووە و هێشتا داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. بە پێی زانیاریەکان زۆربەی کادری دەرمانی مانگرتو و چەند ساڵ پێشینەی کاریان هەیە و هێشتا گرێبەستەکانیان لە قەراردادیەوە بۆ هەمیشەی نەگۆڕاوە و هەغدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت. ناڕازیان وتویانە بەهۆی کەمی هەغدەست و نەدانی موچە ناتوانن کرێخانوو بدەن و بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیان تووشی کێشە بوو. کۆبوونەوەی خانە نشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 هەتاوی لە تاران. ڕۆژەی دووشەممە 17 بەفرامبار خانە نشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە سەراسەر ئێرانەوە خۆیان گەیاندە تاران و لە بەردەم وەزارەتی پەروەردەدا کۆبوونەوە. خانە نشینکراوانی فەرهەنگی بە بەدەستەوەگرتنی پلاگارد و وتنەوەی دروشت، خوازیاری پێدانی پاداش و سەنەوات، زیادکردنی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. بە پێی ئەو ویدیویانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ڕژیمی سەرکوتگەر هێزە ئینتیزامیەکانی بۆ سەرکوتی خانە نشینکراوان جێگیر کردووە. ناڕەزایەتی کرێکارانی معدەنی ئاخدەڕا لە مشکینشار. کرێکارانی شاغڵە معدەنی ئاخدەڕەی مشکینشار ڕۆژی دووشەممە 17 بەفرامبار دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشت، خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی هەغدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی بوون. بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان و کرێکارێکیان دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان کرێکارای ناڕازی چوونەتە بەردەم کەڵانتەری 11 مشکینشار و بە خۆپێشاندان خوازیاری ئازادی هاوکارەکەیان بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی کەشاوەرزانی فەڕەنسا دژ بە دەوڵەت. ڕۆژی شەممە 17 بەفرامبار کەشاوەرزانی فەڕەنسەوی دژ بە بایەخنەدانی دەوڵەتی ئێمانوئێل ماکرۆن بە ژیان و معیشەتیان خۆپێشاندانیان کرد. پێشتر یەکێتی کەشاوەرزانی فەڕەنسا داوای لە هاوپیشەکانیان کردبوو کە بۆ ڕۆژی 5 ژانڤیە لەگەڵ تراکتۆرەکانیان لە شاری پاریس خۆپێشاندان بکەن تاکو نوێنەرانیان لەگەڵ وەزیری کشوەر و وەزیری کەشاوەرزی کۆ ببنەوە. کەشاوەرزانی ناڕازی بە دوای قەدەغەی کۆبوونەوە لە پاریس ئۆتۆبانی فەڕەنسا ئیسپانیایان داخست و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. کەشاوەرزانی ناڕازی خوازیاری کەمکردنەوەی باج، قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی دەرەکی، پێدانی پشکی سوتەمەنی، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی و پێدانی کود و دیاریکردنی نرخی گونجاو بۆ کڕینی بەرهەمەکانیان. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.